سڵاتان لێبێ. پەیوەندیەکانی نێوان هەرێم و ناوەند چارەسەرکردنی کێشەکانی نێوان هەردوو لە تەوەری سەرەکی وتەی ئەم جارەی نەوشیروان مستەفا سەرۆکی لیستی گۆڕانە کە تیایدا ئاماژە بە پێویستی دامەزرانی دامەزراوەیەک دەکات شارەزا و بەرپرس و دەسەڵاتدار بێت لە بەرامبەر نوێنەرانی کورد لە ناوەنددا. بە پێویستیشی دەزانێت پەرلەمان سەرچاوەی بڕیارە چارەنووسازەکان بێت و پەیوەندیەکانی نێوان هەرێم و ناوەند بە ڕوونی چارەسەر بکرێت. خوشک و برایانی بەڕێز، ئەم کاتتان باش. لە بەرنامەی ئەم جارە ئەمەوێ باز لە پەیوەندی نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی بەغدا بکەم، بە تایبەتی بەپێی بۆچوونی لیستی گۆڕان بۆ جۆری ڕێخستنی ئەو پەیوەندیە. پەیوەندی نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی ئێستای عێراق جیاوازە لە قۆناغەکانی پێشوو. لە قۆناغەکانی پێشووە جۆرێک لە ناهاوسەنگی لە نێوان پەیوەندی هەرێمی کوردستان یان نەتەوەی کورد و حکوومەتی عێراق هەبوو. لە دوای ڕوخان ڕژێمی سەدام و ئێمە لە بەردەمی تەجروبەیەکی تازەین لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە، نەتەنیا لە عێراقا. ئەم تەجروبەیە بۆ یەکەمین جارە لە نێوان نەتەوەی کورد و نەتەوەیەکی دەسەڵاتدارە کە خاوەنی حکوومەتی خۆیەتی. تەجروبەیەکی تازەیە، بە دوای خۆیان کۆمەڵی کێشەی هێناوە، بەڵام لە هەمان کاتە تەجروبەیەکە ئەکرێ کە چاوی لێ بکرێ لە شوێنەکانی تر. ئێمە لە بەردەمی تەجروبەیەکان کە دەوڵەتێکەیە بەناوی دەوڵەتی عێراقەوە، لەناو ئەم دەوڵەتە دوو حکوومەتی تایە، یەکیان ناوی حکوومەتی عێراقە، ئەویتریان حکوومەتی هەرێمی کوردستانە. پەیوەندی لە بینی ئەم دوو حکوومەتە کە یەکیان حکوومەتی عێراقی ناوەندیە، ئەویتریان حکوومەتی هەرێمی کوردستانە، لەسەر بنچینەی فیدرالی ڕێکخراوە بە جۆرەی دەستوری هەمیشەیی کە لە عێراقا نووسراوە. پەیوەندی فیدرالی بە معنایەکی تر بە واتای دابەشکردنی دەسەڵات و دابەشکردنی سامان و دابەشکردنی قەڵەمڕێی حکومڕانی لە نێوان هەرێمی کوردستان و لە نێوان حکوومەتی ناوەندی بەغا. ئەمە کۆمەڵێک کێشەی بە دوای خۆیان هێناوە، چکۆم دابەشکردنی دەسەڵات، دابەشکردنی سامان، دابەشکردنی قەڵەمڕێی حکومڕانی، ئەو کێشانی کە بە دوای خۆیان هێناوێتی لەوانە کێشەی سنووری کوردستان، کێشەی هێزی پاراستنی هەرێمی کوردستان، کێشەی کێ سامانە سروشتەکان بەکارەهێنێ و بەگەڕێخاوە بەڕێوەیە بات. ئەمانە لەو کێشانەیە کە هەتا ئێستا بە هەڵپەسێراوی بە چارەسەر نەکراوی لە نێوان حکوومەتی هەرێم و لە نێوان حکوومەتی بەغدا ماوەتەوە. بێگومان کورد وەکو نەتەوەیەک مافیەوەی هەیە، مافی چارەنووسی هەیە، مافیەوەی هەیە کە دەوڵەتی نەتەوایەتی خۆی دروست کات، دەوڵەتی کوردی دروست کات، بەڵام لە قۆناغی ئێستا هەلومەرجی سیاسی عێراق، هەلومەرجی سیاسی دەوڵەتانی ناوچەکە، هەلومەرجی سیاسی ڕۆژهەڵاتی ناوەڕاست، هەلومەرجی سیاسی جیهان ڕەنگە ئەمە بۆ ئەمە قابلی جێبەجێکردن بێ لە قۆناغی ئێستا. لەم قۆناغا ئەوەی کە کێشەیەکی تر کە بە دوای هاتووە ئەوەیە بەهۆی کەم تەجروبەیی کوردەوە لە کوردستانی عێراقا هەتا ئێستا ئێمە دەستگایەکمان نییە کە دەستگایەکی دەسەڵاتدار بێ بۆ ئەوەی گفتوگۆ لە نێوان حکوومەتی هەرێم و لە نێوان حکوومەتی بەغا ڕێک بخات. و ئەمە پێویستی بەوە هەیە کە ئێمە لە ناو هەرێمی کوردستانە دەستگایەکمان هەبێت پسپۆر بێت لە کاروباری گفتوگۆکردن، لە کاروباری مفاوەزات، پسپۆر بێت لەوەی لە جۆری چارەسەرکردنی یاخود ئەوەی کە پێوترێ ئیدارەی سلاح، ئیدارەی نیزاع، پسپۆر بێت لەوە و دەسەڵاتی ئەوەی هەبێت کە داخلی گفتوگۆ بێ بۆ چارەسەرکردنی ئەو کێشە و گیر و گرفتانەی لە نێوان هەردوو لا ڕوویاوە. ئەو سیستەمەی کە ئێستا لە عێراقا هەیە کە لەسەر بنچینەی فیدرالی دامەزراوە و پەیوەندی هەرێمی کوردستان لەگەڵ ناوەندی عێراقا لەسەر بنچینەی فیدرالی ڕێکخراوە، بە دوای خۆیان ئەو کێشەی هێناوە کە هەتاوکو ئێستا لە کوردستانی عێراقا نازانرێ چی ئەو مەرجەعەیە کە دەسەڵاتی بڕیاردانی هەیە لەو کێشە هەڵواسراوانە، نازانرێت ئایا پەرلەمانە یاخود ئەوەی کە پێوترێ سەرکردایەتی سیاسی کورد کە لە ژوورە داخراوەکانە گفتوگۆکەن. ئەمە یەکێکە لەو کێشانەی کە هەتا ئێستا ئێمە دەستگایەکمان نیە لە کوردستانی عێراقا بەرپرس بێت لە لێپرسینەوە لە نوێنەرانی کورد لە بەغا کە بزانن کارەکانیان چۆن ئەنجامداوە پێویستە چی ئەنجام بدەن. بۆیە ئێمە لە لیستی گۆڕان بەرنامەیەکمان هەیە بۆ ئەوەی کە ئەم کێشانە بەلا بخرێت، ئەویش بریتێ لەوەی کە لێرە بەدواوە بڕیارەکان و جۆری گفتوگۆ لە نێوان هەرێم و مرکزە لە ژووری داخرا و ژووری تاریکا نەبێ، بەڵکو پەرلەمانی کوردستان ببێتە مەرجع
و دەستگایەک هەبێت دەسەڵاتدار بێ بۆ بەڕێوەبردنی گفتوگۆ لە نێوان هەرێم و لە نێوان حکوومەتی مرکزی بەغا. و ئێمە لە لیستی گۆڕان کارەکەین بۆ ئەوەی یەکەم پەرلەمان ببێ بە مەرجە لە هەموو کێشە چارە نووسازەکانە، دووهەم چارەسەرکردنی کێشەکان لەگەڵ بەغدا بە ڕێگەی گفتوگۆ و زمانی حیوار نەگر زمانی هەڕەشە و ترسانەوەوانە چارەسەر بکرێت، سێهەم پێداگیری بکرێت لەسەر جێبەجێکردنی خواستەکانی کورد کە لە دەستوری عێراقیە سلمێنراوە، چوارەم جالی کوردی لە بەغدا چالاک بکرێ بۆی ئەو بتوانن بە شێوەیەکی کارا و چالاک بەشدار بن لەو کارانە، پێنجەمینی کە من بەلامەوە نقطەیەکی زۆر گرنگەوە ئێمە بافێکی تایبەتی پێدەن ئەویش ئەوەیە ئەبێت تێگەیشتێکی هاوبەش بدۆزینەوە لەگەڵ کەمەنەتەواتیەکانی کە هاوسنوورن لەگەڵ کوردایە لە سنووری کوردستانە ئاژینۆک و تورکمانەکان و عەرەبەکان بۆ ئەوەی حکوومەتی ناوەندی نەتوانێت وەکو کارتی گوشار دژی هەرێمی کوردستان بەکاریان بهێنێ. ئەگەر دەنگ من بە لیستی گۆڕان ئێمە ئومێدمان وایە کە هەوڵ بین پەیوەندیەکانی هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی بەغدا لە پەرلەمانی کوردستانە بە جۆرێکی شەفاف بە جۆرێکی واکە ڕای گشتی کورد بزانێت چی ئەگوزارێت چارەسەر بکەین. بۆ ئەگەر دەنگ من بە لیستی گۆڕان بێگومان دەنگەدەن بە بەرنامەیەکی باش.